چەمکی سازان ئەو چەمکەیە کە ئێستا قسە و باسی زۆری لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانی لەسەرە. سازان ئەوە نییە چەند حیزبێک یان چەند کەسایەتیەک و چەند حیزبێک ڕێک بکەون لەسەر هەر بابەتێ بڵێن ئەمە سازانی نیشتیمانی ئێست. ئێمە پێویستە شانسێک بدەین بە هەموو لایەنەکان گفتوگۆی زیاتی لەسەر بکرێ نانمان بەسەر ساجەوە نەسووتاوە. مەسلەی سازان ئێمە باسی ئەومان نەکردووە لە هەموو بەرگە و ماندە و هەموو حرەکەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەنگاوەکانی دەسەڵات لە کوردستاندا لا بێ بە تەوافق بێ. بۆچی لەو پرسانی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان بەتەنها هەمان بۆ چونتان نییە؟ حیزبەکانن کێشەیان هەیە نەک ملەتە. پرۆژەی دەستور ئیمڕۆ مڵکی ملەتە. لە جیاتی ئەوەی دەستور ببێتە مایەی کۆکردنەوەی خەڵکەکەمان دەبێتە مایەی پەتکردن و لەتکردنی خەڵکەکەمان. گفتوگۆی پایتەخت شەوی پێنجشەممە کاتژمێر 8:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.